هەنجوونی مەلیکە غەزای مەلیکە خواردنی مەلیکە بە چولێ بە 3 ملیۆنە هەمان بۆ ئەم کار لەم کاتەیە نیمانە وەڵی ئەوەی ئیبا بۆ دەواییە بە بۆ چارەسەری بە ینی هەنجوینە نیە وەکو عتادی هەنجوین کە بخورێ ئەمەش هەنجوینی ئەسڵیە هەنجوینی ئەسڵی ئەمە هیچ سنووقە ئەمە بێ ئەساسە ماشەڵڵا سێریکەن سێری ئەو هەنجوینەکە هەنجوینی ئەسڵی لەگەڵ هەنجوینی عادیات چۆن جیاکەینەوە هەنجوینی ئەسڵی یەک کیلۆ لێ بخۆ هەست بە شیرینی ناکەی ینی شیرینەکەی بێزارکەر نییە دوو نوع هەنجوینمانێ هەنجوینی ناو دارمانەیە ئەوەیە کێویە و هیچ شاخە دۆزراوە یانی دەستی مرۆڤی بەر ناکەوێت تێگەی چولێ بە 100,000 فرۆشین هەنجوینی ناو سنووقیشمانەوە شەمعی بۆ دائەنرێ و چولێ بە 600,000 ئەوی شار ئەسڵی شاخە هەنجوینمان هەیە لە 5,000 هەمانە تا 100,000 ئێمە پەنیری پێستا هی منتیقی قەندیلمان بۆیێت ئێمە هەموو ساڵێک 25-30 پێستا یانی چۆڵی ماڵی ئێمێ بۆمان چاکەن لە وەرزی بەهارەوەی تر بۆمان تەرتیبەکەن تا ئەگاتەوە زستان لە زستانە تەڵەبی پەنیری پێستا هەیە لە هاوینا بەو شێوە نییە وەڵی گرانترین پەنیر ئەم دەقێ لە ئێمە چولێ بە 36,000 ئینشاءالله بەنیازی بۆ مانجی ڕەمەزان نوعێ پەنیر بێنین پەنیرێکی تورکیە پێڵێن پەنیری مۆڕاتا چولێ ئەگاتە 100,000 بڵین کوردستانی باکوور هێنین باشوور ئەهێنین ئەمانە تەڵەبی لەسەر من پەنیری سووریمانەیە پەنیری تورکیمانی شارە کوردیەکان وانە دیار بکرە ئەوانەی خەڵخواستی لەسرە